سڵاوتان لەبێتم کاتتان باش هاژغەفورم ئەمڕۆ گەشتێکی تایبەتتان پێشکەشەکەم ئەمڕۆ لە زاخۆی دەلالەوە لەگەڵ بەڕێستانە بم لەبەرەوەی ئێمە ڕاستەوخۆک و کوردستان 24 لە ناو کێشە و گرفتەکانی هاوڵاتیان بازرگانان هەر تاکێکی ئەم وڵاتەدا بین ئەمڕۆ لە نزیکەوە لەگەڵ ئەو بازرگانانەدا دەبین کەوا نزیکە بێتەوە لە ماوەی مانگێک هەموو ئەو کارانەی کە ئەیکەن گرفتی بۆ دروست کراوە پرۆسەی هاوردە و ناردنکردنیان کێشە و گرفتی بۆ دروست کراوە نزیکە بێتەوە بۆ مانگێک کە بەغدا گرفت و ئاستەنگی دروست کردووە بۆ پرۆسەی بازرگانی لە هەرێمی کوردستاندا بە چەندین ڕێگە کارەکات بۆی کە ئاستەنگ بۆ بازرگانان دروست بکات بۆیە ئەمڕۆ ئێمە لە زاخۆین لەم شوێنەی کە منی لێم مانگێک پێش ئێستا ماوەیەک پێش ئێستا جممەی ئەهات بەڵام ئێستا کارەکان قەتیس بۆ تایدا هەرچی بارە لێرە ماوەتەوە کاڵاکان لە ناو کۆگاکان ماون یاخود هەندێک کۆگا هەر هیچی تیانە ماوە و تەنانەت دەستی کاریش تێیدا نەماوە ئەو کۆگایانەی لە زاخۆ جمەیان نەهات ڕۆژانە بازرگانی ئاڵوگۆڕی تێدا دەکرا چەندین دەستی کار لێرە هەبوو بژێوی ژیانی چەندین کەس سەدان کەس لێرە هەبوو ئێستا وەستێنراوە بە بڕیارێک لە بەغداوە ئاستەنگی بۆ دروست کراوە هەر جارەی بە هۆکارێک کارەکانی بازرگانان لە هەرێمی کوردستان ئاستەنگی بۆ دروست دەکرێت بۆیە ئەمڕۆ ئێمە لێرەین تا لە نزیکەوە گوێبیستی خۆیان بین بزارین گرفتەکانیان چییە ئەو هەوڵانەی کە داویانە بۆ خۆ گونجاندن لەگەڵ دۆخەکە چۆن بووە هەریەک لە بەڕێزان حاجی شڤان عەبدی کە بەڕێزیان وەکو نوێنەری بازرگانان لە زاخۆ لێرەیە و بەڕێز ئومێد خزر کە بە هەمان شێوە ئەویش هەر نوێنەرێکی دیکەی بازرگانان و جەنابیان بازرگان بەڕێز بورهان ئینانجیش کە بەڕێزیان بازرگانن لە باکووری کوردستانەوە ئەویش بەدەر نییە لەو کێشانە و لەو گرفتانەی کە دروست کراوە وردەکاری زیاتر لەگەڵ میوانەکان باز دەکەم بەخێر هاتن خۆشحاڵ بووم زۆر سوپاس دەستخۆشیتان لێ دەکەین وەکو زۆر سوپاس هەڵبەت ئێمە کاک حاجی شڤان ئێمە پێشتریش قسەمان کرد چەندین جار لەسەر ئەم بابەتە بەرنامەمان کرد و بە ئەرکی خۆمان ێزانین کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەیە بین و بە دوای ئەم پرسەوە بین چونکە ئەمە تەنها پرسی ڕێگریکردن لە بازرگانێک نییە لە کاڵایەک نییە ئەتوانین بڵین ئەمە هەوڵێکی دیکەی بەغدا یاخود عێراقە بۆی کە توانا و قەوارەی هەرێمی کوردستان سنووردار بکات بۆیە ئێمە لە خزمەت ئێوەیە بین ئەمڕۆ پێم خۆشە لە بەڕێستەوە دەست پێ بکەم کە کێشەکان گەیشتون بەچی ئەوە ئەمڕۆ وان نزیکە بێتەوە لە مانگێک کە ئێوە ناتوانن بە ئاسانی ئەو کاڵایانەی کە هێنن ڕەوانەیکەن بۆ شارەکانی دیکە دەستخۆشی لە کوردستان 24کن بەڕاستی ینی لەسەر ئەم کێشە ڕاوستاوە و لە خەمی بازرگان و لە خەمی کوردستان بەڕاستی نازانم ئێمە لە کێوە دەستی پێ بکەین ینی بەڕاستی بڵێن ئێمە ڕژێمی گۆربەگووری عێراقی بەحث یعنی لە وەختی خۆیدا بە تۆپ و تەیارە و بە بڵێن کیمیا و بە خراپکردنی گوندی کوردستان دژمنی لەگەڵ گەلی کوردستان دەکرد بەڕاستی ئێستام حکوومەتی عێراقی فدراالەژک ینی کەمتر نییە لە ئەوەی بەحسیان کردووە بەڕاستی ئەمە شەڕێکی ساردە لەگەر هەرێمی کوردستان ئەکرێتن شەڕی بڵێم دەستی پێ کردەوە بە شەڕی نفتی هەرێمی کوردستان لە دەستی ناتە دەرێ بوو جەم و چەی خەڵکی کوردستان لە دەستی ناتە دەرێ ئێستا دەستی خۆی بردووە بوو بازرگانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە ئەمە نابێتن حکوومەتی عێراق ئەمە لەگەل هاوڵاتی خۆی بکاتن لەناو دوو ئەوەدا ینی ئەمەی ئێستا لەگەل بازرگانی هەرێمی کوردستان دەکرێت لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ئەکرێتن دەیێتە ئەو قالبەدا ینی تو وەکو بڵێم تو خەڵکی عێراق نی تو لەم عێراقەدا نی تو جیازی لە من چونکە ئەم تەڵەبانەی ئەوەی عێراق دەکات ئێستا لەگەل دوو وڵات ئەکرێتن ئان قلفکردنی بار یانیش مالەکە دابنینی هەفتاک لە مەغزەنی خۆیدا زیاتر نابێتن تە دەرباز بکە ئەمە لە هیچ جێگایکی دنیا نینە هەکە لە قانون و دستوری عێراقدا ئەمە کرابتن نییە یعنی هەکەربەری خۆ بدن قانون دستوری عێراق هەرێمی کوردستان پابەندە بە هەموو شتەکانی لەگەل عێراقیش دژمنکاریەکی زۆر گەورە لەگەر هەرێمی کوردستان ئەکاتن ئەمە جێگای قبولکردن نییە بەڕاستی حاجی شڤان و بەڕێز کاک ئومێد و کاک بورهانیش ئێوە ماوەی چەند ساڵە بازرگانن لە تۆ دەست پێ بکەم من تقریبەنەوە ماوەی 23 ساڵە بازرگانی ساڵ بەڕێستان ئێمە تقریبان ئەمە 13 ساڵە 13 ساڵ بەڕێستان ئێمەژی تقریبان 12 ساڵە کەواتە
هیچتان کەمتر نین لە 10 ساڵ کە کارەکەن و زیاتریشن ماندوو نەبن لەشتان ساخ بێ لەو ماوەیە کە هەبووە کارتان کردووە کاک ئومێد هیچ کێشەیەک هەبووە لەم پرۆسەی کە تۆ کاڵایەکەت هێنا و ساغت کردوتەوە لە هەرێمی کوردستان یاخود لە شارێکی دیکەی عێراق والله بەری ئێستا طبعا گومرکیان دانا هی سەفرە بووە ئەو کاتە ئەو کاتەش مشکلە دروستی کرد بەڵام ئەمە تقریبا 2-3 ساڵە مشکلە نەبوو بەڵام لە 2000 دەستپێکی 2025 تا ئێستا هەموو ڕژێک مشکلەیە طبعا ئەمە لە 1/4 ئەو قرارەیان داوە 15/4 تطبیقیان کردووە هەر ئیشەکە وەستان بەری ئێستاش هەر وەستا بوو کاتی کردی 72 سعات کاتی وتی مەنافستەکان مەفروزە هەرچی ناوعی لە سیارەدایە مەنافستی لەگەڵ بێت هەر ئیشەکە پیچیان کرد بەڵام ئێستا وەستاندویانە ئەوەی ئەڵێت قفلی کە سیلی کە ئەوە ئیشەکە یعنی بوو بەڕاستی ئەمیشە ئیشێکی زۆر مەترسیە بۆ هەموو هەرێمی کوردستان طبعا باز دەکەین بوو بەغا و هەموو محافظاتی عێراقی مشکلە هەیە نەک بەس بۆ ئێمە و ئەوانیش ئێستاش مشکلە بۆ ئەوان دروست بووە بەڵام کە کوردستان چووکە ئیشی کوردستان هەمووی لەسەر تجارەتە هەیە مەسەلەن مەحەلی بچووک هەیە لە بازار ئەوە ئیشی جل دەکات ئیشەکەی ئێوە چەندێک فراوان بووە لەو ماوەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد ئێوە چەند ساڵە کە بازرگانن لەو ماوەیە چەند کارەکانتان فراوان بووە بەپێی سیستم ڕۆشتووە بەپێی سیستم هەموو ساڵێک ئێمە نمومان هەیە هەموو ساڵێک ئێمە لەم تجارەتی خۆمان نمومان هەیە ئێمە طبعا لەگەڵ دەولەتی دەرەوە ئیش دەکەین کاکە دەولەتی دەرەوە هەمووی بە نیزامە هەمووی بە بەرنامەجە ئێمە وردەر دەدەین بۆ ساڵێک لەو ساڵە ئێمە تەقسیم دەکەین لەسەر مانگەکان تەقسیم دەکەن لەسەر هەفتەیەکان ئێمە بەرنامج دەدەین ئەمە عەمەلەکان بەپێ ئەو بەرنامەجە مەواد کاڵا هەموو هزری خۆیان دەکەن ئەیکڕن بۆ ساڵێک هەمووی پاشە ڕۆژێک ڕێگا هەیە دەڕوش نییە ئێستا یعنی ئێمە زۆر کێشەمان لەگەڵ معاملەکانیش هەیە کاکە من شت بۆیە دروستم کردووە ئێستا چی لێ بکەین بۆ نمونە ئێستا کاک بورهان بەڕێزیان کە بازرگانێکن لە باکووری کوردستان ئەوان کاڵایە ئێستا کێشەکە لای تۆ چۆنەکە لە ماوەی ڕابردووە تۆ کاڵایەک تەنات بۆ بەڕێز کاک ئومێد بەڵام ئێستا ئەو ناتوانێت کاڵاکەی تۆ ساخ بکاتەوە کێشەکە لای تۆ چۆن گەورە بۆتە گرفتێک و کارەکانی تۆ ژوەستاوە نفسی حالەتیش سپازیا قەناڵی 24 دەکەمە ئەف مشکلامە ئەوانی بەرچاف سپازیا خودکەم دەستخۆش بین وەکە کاکشڤۆنی و کاکۆمیدێژی گوتی یعنی ئۆردەرین مە ساڵانەنە ئەم دەدینە پێویستیە مە مانگێ 45 سیارەنە ئەف 45 سیارێ هەنێ پێویستە وەختی دەبێ بگەهەتە دەفمە دام تحویلێ عێراقێ بکینە وەختی ڕۆژێکی ڕێک ڤەکریە و سێ-چۆرەکە گرتیە ئەvê هەنێ لە مەغزەنێ مەدە کۆم دەبن طبعا مشکیلۆمەوە گەورەژی تاریخت مە هەنە يعني هكذا تاريخت هني سرني في راكتن مول ما حميتك بيش دبره بله بيجو ام دخوزيش هرم يجي ومركز وحكومت يجي تكينا ابي مشكله ما چاره سري كي بكينا راسته هەڵبەت ئەمە لە ماوەی ڕابردوو ئێوە هەر کاڵایەکتانێنە هەر بارێکتانە هێنا لە تورکیاوە لە وڵاتێکی دیکەوە ئەوە بە پرۆسەیەکی تەواو کە ماوەی 8 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەریە ڕوا کێشەی نەبوو ئەڕۆشت بەڵام تا ئێرە هیچ گرفتێکی تیانە لە کاتێکا کە وەزارەتی دارایی حکوومەتی فدرال ئەڵێ ئەبێ ئەم کاڵایە لە ماوەی 72 سعاتە بێتە ئەو ناوەندەی کە بووی ئەچێت واتە کۆدێکی پێ بدرێت و شۆفێرێکی خۆی هەمان کاڵا بە هەمان بارهەڵگر بگاتە ئەو شارە دواتر پێم وابێ 72 سعاتەکەشی نەویزە ئەڵێ بێ بەبێ وەستان یەکسەر بگاتە هەمان شار ڕاستە؟ وابزانم دوێنێ ئەو قرارە گۆڕانکاری کەوتوێت ئەوەش گۆڕانکاری بەسەرهات ینی ئاڵێتن زیاترمان کردووە بەس وانە ینی خوشکی بەڕێزم زانێ مەسەلەکە لە چیدا دوێنێ بڵێم قرارێکیان داوە گوتی گومرکمان کردەوە و دەردەچێت بەس ئێستا ینی بەڕاستی ئەو کۆمپانیانەی زاخوی کورسان هەمووی ئێستا باریان کردووە تقریبان ئێستا من لەگەل برادەرمان قسە کرد سایقە لەوێن دەرێ ئێستا سراکە 10 کیلومتر ڕۆیشتووە و سیارە بەرنۆدتن ینی ئەوە دەڵێن چۆن بڵێم ینی ئەو شتەوانە ئێستا سایقەکان لەوێن دەرێ ئاڵێن سیارەی چکوڵاتەوەی شنەمە ئەوانە ئاچن هەندێک لە 500,000 حتا 3 میلیۆن گومرکی ئەدن حتا و سیارانە دەرباس ئەبن و دەرباسیش نابن ینی زۆر بە زەحمەتی دەرباس کەواتە حاجی شڤان تۆ بۆم ڕوونکەرەوە
ئەو کاڵایی ئەتان هێنا ئەو بار هەڵگرەی کە تۆ بەرهەمێکی خۆراکی یاخود بەرهەمێکی دیکەیە ئەتهێنا لە وڵاتێکی دیکەوە ئەهاتە کۆگایەک لێرە دەستی کار هەبوو بێجگەلەوەی کە دەرفەتی کاری بۆ چەندین کرێکار ڕخساند بوو دواتر لێرە لە بازارەکانی هەرێمی کوردستان و ئەوەش ئەمایەوە ئەڕۆیشتە بازارەکانی دیکەوە هیچ کێشەتان نەبوو ئێستا کە ئەڵێ بێ ڕاستە و خۆ بینێری بۆ ئەو شارەی کە بووە هەڵگرەکەی تۆ ئەبێ بچێتە مۆسڵ بچت بۆ مووسڵ ئەدێ با ئەم پرسیارە بکەین هەکەر ئاڵێن عێراقیەکە بوو وەلا مووسڵ من کوگە لەوێن دەربگرم ماڵ داینم لەوێن دەرێ بە دلی خۆم بفروشم بەکەی چەند مانگ بمینتن لە مەغزەنی خۆمدا تەوزیع بکەم بۆ هەر شارێکی خاروی ناوەڕاستی عێراق بوو لە هەرێمی کوردستان ئەو شتە قەدەغە کراوە بوو لە مووسڵ ئەو شتە قەدەغە ناکرێت جا ئەمە بوو واتان لێ یەکەن مەسەلەکە سیاسیە ئەوە دژمنکاری لەگەر هەرێمی کوردستان لەگەر خەڵکی کوردستان ئەکرێتن تو بە خوشکی بەڕێزم مەسەلەکە بەس بازرگان بەتەنیا نییە ئێستا لەم زاخوا ئاڵێن با دواتایکی تەواو لەگەل من هەیە هیچ زاخۆ بری گەلە دۆک و لە هەولێر و لە سلێمانی زاخۆ بەتەنیا یعنی تقریبا 400 کۆمپانیا تەجیلکریە لە ژووری بازرگانی زاخۆ لەم ژوورە بازرگانیە ئەم کۆمپانیانەدا تقریبا دەوری 15000 کرێکار محاسب حرس ئەمانە هەمووی تێدا ئیش ئەکرێتن یعنی ئەمە یعنی غەدر لە بازرگان بێجگە لە بازرگان لە مەطعەم دەکرێت لە تەکسی دەگرێت لە ساکترێ دەگرێتن لە هەموویان ئەکردن ئەمە ئێستا بڵێم ئەلوەی زاخۆ 6 ئەلوە لە زاخۆیە 190 مەیوەی عێراق لەم ئەلوانە دەرەچتن 600 کرێکاری بەس لەو ئەلوە ئیش دەکاتن ئیشەکانی ئەلوەکان هەمووی ڕاوستەوە ئێستا هیچ ئیشی ناکرێتن چونکە ئەلوەکان زۆر زەحمەتەمەیەوە ئەو شتانە دەینن هیچ ئەوەی نییە یعنی دەبیت لە بەڕادا بێت بەڕادا وەختی خۆی هەیە خراپ دەبێت ئەو شتانە یعنی ئەمە هەمووی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئەکرێتن ئەمە هیچ قانونێک نییە عێراق بەخۆی بەڕاستی بێت بڵێمەوە عێراق وەکو حکوومەت نییە ئەمانەی ئەکرێتن بە دەستی حەشدی شەعبیە لایەنی سیاسیە لەگەل هەرێمی کوردستان بعقلی غير جهات امشتا لەگەر هەرێمی کوردستان دەکرێتن بەڕاستی ئەمە داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت ئەکەین جەنابی سەرۆکی حکوومەت دەبێت لەسەر ئەم کێشەیە ڕاوەستێتن و ئەم کێشەیە چارەسەر بکات ئەم گومرگە لە ئێرە نەمینتن یەک هەفتە یەک مانگ 100 سەعات ئەمانە یعنی چارەسەری نییە هەر چەند دەچتن خراپتریش لێ دەئێتن یعنی نمونەمان هەیە لەگەل عێراق بەڕاستی ینی من ئێستا تەحویل لە کوردستان ئەکەم لە ڕێگای بانکەوە مانگونی وەک تەخیرە بێت لە بەغدا کۆمپانیا عەرەبیەکان تەحویل دروست ئەکەم بە یەک هەفتە حواڵەکەیان داوامە دوو مانگونی وەک حتا ئەڕواتن چونکە ئێمە لە کوردستان ئێمە ئیجباریش کران لە بەغدا تەجیلی شەریکەی خۆمان بکەین ئێمە تەجیلی شەریکەی خۆمانجی کرد لەوێن دەرێ هەر کێشە بۆ ئێمە دروستەکە ئەوەیە مەسەلەکە من پێش ئێستا چەند مانگێک لەگەل ژوورە بازرگانی تورکیا ڕۆیشتبووم بوو بەغدا لەگەڵ ڕۆیشتکاری سوودانی ئێمە دانیشتن بەڕاستی یعنی بەڕاشکەوانە ئەوانە دەڵێن ئێمە حەسەکەن کۆمپانیا تورکیەکان لە ئەوەی لە هەرێمی کوردستان 175 لە هەرێمی کوردستان ئێمە حەز دەکەین بینە بەغدا و بینە ڕەخی جنوب و لەوێن دەرێ هەر ئەوسانکاریەک ئێوە تەتان دەوێت بوتان دەکەین لەوێن دەر نەمین ئیش مەکەن ئەو بەڕاشکەوانە ئەڕێن ئەنی دەبیت بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بازرگانی هەرێمی کوردستان ژوورە بازرگانیەکان ئەمە وەکو وەزیرمان نییە بەڕاستی نازانم وەزیری بازرگانی هەر حەز دەکەم بەڕاستی حکوومەتی داهاتوو هەر وەزیری بازرگانی نەبێت تێدا چونکە هیچ نابین هیچ شتێک دەکاتن داوا لە برا گەورە دەکەین برا گەورە لەسەر ئەم کێشە ڕاوستت ئەم کێشە چارەسەر بکات ئەم گومرگە لە ئێرە نەمین یانیش حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ڕێگا هەمووی دابخرێتن هیچ کۆمپانیەک بە چارەسەریە بین چارەسەری هەری باش ئێستا ئەمەیە ڕێگا بگرێتن هیچ معاملەتێک لەگەڵوان نەکرێت هیچ شتێک بۆ ئەوانیش نەچن نە ئینشایی و ئەمە ڕای هەموو بازرگانانە هەموو بازرگان ئێمە گروپێکی بازرگانیمان هەیە هەموو بازرگانەکان ئەو داوا دەکەن ئاڵێن حتا هەکە حکوومەتیش کەس نەبێت ئێمە دەچن لە سەیتەرە ڕادەوەستن قبول ناکەن کەسێک مال تەحویلی مووسڵ و بەغدا خاروی عێراق بکات بەس ئەمە بە ڕێگای حکوومەت بکرێتنەوە عێراق مەجبور دەبێت ئیجبار دەبێت ئەو گومرگە لە ئێرە هەڵدەگرێت چونکە لەگەڵ مشتریەکانی بەغدا و جنوبەوەنە قسە دەکەن هەموو شتەکان گران بووە لەوێن دەرێ بەڕاستی کاک ئومێت کاتێ تۆ وەکو بازرگانێک کاڵایەکە هەیە ئەتەوێ بینێری بۆ شارێکی دیکە لە عێراق تا چەند خۆت ئەگونجێنی لەگەڵم سیستمەی کە عێراق داوای کردو پێت وایە کە ئەمەی ئێستا داوای ئەکات ئەڵێ بێ ڕاستە و خۆ بارەکەت بێنیت بۆ شارەکە لێرە نەیوەستێنی و بیهێنی بۆ ئێوە هیچ کۆگایەک نەبێ پێت وایە ئەمە چارەسەرە لەگەڵ یەبی تۆ طبعا ئەم مەسەلەی سیلەکە ئەوەی مورەکە بەڵێ ئەمە لە گرتنەکە عنی لە قەپاتکردنەکە باشترە طبعا تجارەت وەکو ئەوە ناوەستت لێرە نەبێت لە جێگایەکی تر هەر دەرباز دەبێت باشە پێت باشە تۆ ئەو کۆگایی کە هەیەتە لە زاخۆ
لە مووسڵ داینی عفوان با تەواوکەم ئێستا مەسلەی سیلەکە کاک حەجی شڤان ئیشارەتی پێدا دیراسەمان کردووە 400 شەریکە لە زاخۆ هەیە باشە حدودی 200-300 ئەکتیڤە حدودی 13-14 هزار بس لە مجمع تجاریش دەکات کاکە خۆ ئەمە بەس مشکی ئێمە مجمع تجاری زیاتر نێزیکی ئاگرین لە وەزعەکە ئێمە قسە لەسەر دەکەین ئەمە لە 2 مانگ 3 مانگی تر لە هەمویان بەیان دەکات بەخوا لە سایق تەکسی لە مەطعام لە بانزیخانە هەموو دەوەستن لە کرێکاری ناو کۆگار لە کاکە بەخوا لە جلی لە دوکانی جل تەسیرێ دەکات کاکە سیارە مەسەلەن دوکانێکی بچووک هەیە بۆ خۆ باڵایەک ئەیکڕێت لەگەڵ کارگۆ ئەهێنێت ئەو کارگووە بۆ هەموو عێراق دەهێنێت ئەوەی ئێستا مورەکە ئەڵێت لە گومرک لازمە مورکراو بێت و مەنافستەکە بەناوی شوفێری عێراقی بێت یعنی چی؟ یعنی سیارە بوو من بێت گومرکی ئیبراهیم خەلیل من مەجبورم ترێلەیەکی عێراقی بنێرم گومرک لە گومرک مداورە بکرێت تەبدیل بکرێت لە سیارەی عێراقی پاش مەنافستەکە معاملەتەکە بوو دەربچێت ئەگەر من سیارەم نارد مورکرا ئەو شوفێرە مەجبورە ترانسێ دەربچێت یەکسەر دەربچێت بين الدولات وذهبت كيرلسوني أنا بين الدولات كده أمش كاك حجي أمش شهر سرنيا بخوا صالح جيتر دو مان جيتر أزاني شيء علين لازمه ختمي تركيا لنا تنوى خواستا ما كاتي لتركيا مال باردكن لو موركريت بله لجمركي تركيا كاتي لما عمل باردكن ودنيرم جمركي مثلا اسطنبول يعني انتاب لو جمركها كان لداخلي تركيا شما جمركها ددين لو مور اكريت بو ابراهيم خليل دي بله لابراهيم خليل مورك اكريتوا ام جارا علين لازم مورا نكريتوا يعني شي او جارا علين با شوفيري تركيا كبيت وكو بري وكو زماني بري بيت سد لو صح تبادل بود روز دكان لو تبديل دكان كواتە لێرەیە قواری هەرێمی کوردستان نە بازرگانەکە نە شۆفێرەکە نە ژمێریارەکە نە کرێکارەکە هیچیان كاكا من وكو شريكي ايما بله حدودي 50 شخص لقل ايما ايش دكات ام شيء استاش اوي موركا تثبيت بكريد من بيوستي بيك هسم بس تلفون بكيت شوفيري عراقي بنيرد جمرك لو مداوره بكتو بنيرد بو محافظه كان عراق بس دروستە باشە کاک بورهان ئێوە لەگەڵ بازرگانە کوردەکانە هیچ کێشەتان هەیە کاتێ تۆ بەرهەمەکەی خۆتەیتە بازرگانێکی کوردستان ئەیفرۆشی تا ئێستا هیچ کێشەیەکتان هەبووە؟ طبعا مشكلة هر درد كفنا بس جارة دي سي شاروجاكي أسبوعكي تأخير دبت بوشي فات بدنا في حالتها هنجي هر جار دي بوما ناخوش حالة بس ما دبتنا تشتك مسيطرها بيتنا ستاندردها بيتنا وك عالمي تقريبا 10-15 دولة أمشول دكينا أم نظام شعدرانينا أم نزكيت إيكين أفرو تشتكل تركيا بورد كم سيروجا شاروجا ديتيت هر ديت عراق ئەگەر ڕاستەوخۆ بچێتە بەسڕە بچێتە مووسڵ بچێتە دي تقريبا كيماهي و مانجا كي دي تأخير ببت سرباحيال بروي طوفي ديت أم القصر حتى بيت بغداد يعني تقريبا دهي فيت شترة إجا بس سيروجا أمبو إيكو دوجي شانسكين يعني سيروجا دا اسطنبول سيارك باركتنا تيم الفيري دينما دروست هكر هو اللي بيتنا ام ناشين طبعا هكر بشكل هني بدنا مباري خد دين دولة ديتر ام شو الفيري نوكين بس طبعا من بارينو كاقود 12 صلاة از بشو هني دما بس افا 6 صلاة زي العراقي حمي مشكلة وطنقاوي وخوشي ونخوشي محمية ديتين بس يعني والمت كتنا هدي ام بري خب دينا دفن ديتر شو ديتر بكينا هكر ام نيني نبوا ديت دي مواد بويت بس دي دهي وسهي ودي مواد او مواد جي حتى بيبجهد يعني هم مصرف زيادات بتنا هم جي طوموات موعد بيت بوريتنا يعني تجارات هر نوع سكن وكاكوميدي قوتي اوفا كان بي شويه بقري دي هر جهه كي بخو بيدو بكت بيت امشين فيري ماجورنا دوما دي تشيت ايران رابشين ايران ساكنين ام قصر رابشين لبنان رابشين دي هر بردوام بكت بس افاجي يوت دي ترجي كاك شفانو اميت دروست بحثوا واشت هني كرن عالم جي ملات جي افرو موادك هكر كيكا كان بيجينا بربعيه ام دفروشينا اف مصرف هني سد اضافه بت وبت بيصدي تاثير جوردي ابوريو ملاتي جي دبتنا بله
بەڵێ ئەوەی کە ئێستا گوێمان لێبوو ئەوە تا بازرگانێک لە باکووری کوردستانەوەڵێ بازرگانی ناوەستێ من ئەتوانم بیم بە بازرگانێکی دیکە لە وڵاتێکی کە بەڵام ئەمان کاتێکە کاڵاکەی ئەیاتە بازرگانێک لە هەرێمی کوردستان و دواتر ئەو ساغێک کاتۆی نێرێتە بازاڕەکان هەم تێچووەکەی کەمترە هەم خێراترەگات بەڵام ئەگەر ئەوە نەبێت ناچارە بیفرۆشێتە کەسێکتر بەڵام لێرەیە چی ڕوادات ئەوەیە کە ئەیبینین ئێستا کە ماڵی چەندین کەس داخراوە کە قەتیز بووە کارەکانی لە ناو کۆگایەکە کە کاڵای خۆراکی تایە ئەو پەڕی بتوانێت مانگێکی تر بهێڵێتەوە و دواتر بەسەرەچێت جا ئەمە لێرەیە کێشە لە کاڵاکە نییە کێشە لەوەیە کە ئیدی هەرێمی کوردستان بازرگانێکی هەرێمی کوردستان دەستکراوە نەبێت بتوانێت لەم هەرێمەدا بتوانێت کار و بازرگانی بکات دوجار بە هەمومان ئابوووریەکی گەورەمان هەبێت لە هەرێمی کوردستانە کاک حاجی شوان ئەو کاڵانەی کە ئێستا ڕێگەتان پێدراوە بە نمونە لە ماوەی 4 ڕۆژە چونکە ئێمە کە هاتین ئەو شەقامەی کە پێشتر جمەی ئەهات لە بار هەڵگر چۆڵ بوو هیچی لێ نەبوو بەداخەوە کە ئێمە زاخۆمان بەو شێوەیە بینی لەبەرەوەی ڕێیان پێیاون لە ماوەی 4 ڕۆژە بتوانن هەندێکیان بگەێن نەمووسڵ ئەمە ڕاستە یاخود ئەو ڤیددیویانەی کە ئێمە بینیمان و بە چەندین کیلۆمەتر بار هەڵگریان وەستانوە والله خوشکی بەڕێزم هیچ ڕاستیەکی بوو نییە ئەمە یعنی بۆ مەسلحەتی خۆیان هەندێک بڵێم کۆمپانیای عێراقی مالیان هەبوو لە ناو گومرگدا ئەوە بەڕاستیەکەیەتی با کەسێک خۆی نەخاپینتن ئەوە یاری بە عەقلی ئێمە دەکاتن حکوومەتی عێراق و ئەم کەسانەی ئەو شتەی دەکەن باریان لە گومرگی ئیبراهیم خەلیل هەبوو داوایان کردبوو لە غورفە تجارەی مووسڵ و محافظ و ئەوانە گوتمان بابکای مالی خۆمان دەربکەین چەند ڕۆژێک ڕێگامان پێ بدن مالی خۆیان دەرکردووە ئێستا سراکەژێک دوێنێ بارمان بار کردووە ڕۆیشتووە 10 کیلومتر ئێستا سرا هەیە سیارەکان هیچ ناخێت جوولەیانج نەکردووە فەقیران سایقەکان لەوێن نە خواردنیانە نە ئاویان هەیە لەوێن دەڕاوەستەوە هەر ڕێگای مووسڵ ئێستا داخراوە بە هیچ شێوەیەک ڕێگا نەماوە بر داخلی مووسڵ بکرێتن هەر سیارێکیش ئەڕواتن بە کەیفی خۆیان بێڵێن گومرگ شیمالیان دروست کردووە بۆ خۆیان دەنێرن 500,000 تا 3 میلیۆن لێ وەردەگرن بە کەیفی خۆیان یعنی ئەو گومرگەی کە ئێستا لەو بار هەڵگرانە وەرەگیرە بە کەیفی خۆیانە هیچ کەیفی خۆیانە چکە حکوومەت نییە خوشکی من ئەمانە لایەنی سیاسینە ئەمانە حەجدی شعبینە بۆ خۆیان حکوومەت لە دەستی ئەواندا بۆ خۆیان بە کەیفی خۆیان چ دەکەن چ قراردە دەکەن بە دەستی خۆیانە یعنی ئێستا دوێنێ گوتیان ئێمە ڕێگەمان کردەوە 600 بالهەرگیری مەوادی زیرایی هەیە ئێستا لە کوردستان کۆمپانیەکان ئەوانەی دەنێرن بۆ طرفی عێراق و ئەوانە خاروی عێراق یعنی لە حەلەف و ئەوانە پێیان گوتوە ئێمە ئەوە قرارێکی جدیدە لە وەزارەت دەرچووە دەبیت هەر ئەو مالای بێتن لەو مەعمەلەی بێت دەربچتن دەبیتن وەرەقەی سەحە لەگەڵدا حتا دەرباز بکرێت ئێستا 600 بالهەرگر بەس لە ئەوە هەیە لەگەر سەرروکی ژووری بازرگانی دووکم قسە کرد لە ئەنتابە لە مەعرەزوەریە گوتی ئێستا و قرارە دەرچووە ئەو مالە هەمووی لە ئێرە خراپ دەبێت 600 بالهەرگر ئێستا بەس لەو مەوادە بە کەیفی خۆیان قراردان یعنی گاڵتە بە خەڵکی کوردستانەکەن بە حکوومەتی کوردستانەکەن یعنی بەڕاستی ئەمە جێگای قبولکردن نییە ئەمە دەبێت بەڕاستی برا گەورە لەسەر ئەم کێشە ڕاوەستت حکوومەتی هەرێمی کوردستان نەیەلتن ئەمەی عێراق دەکات لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ عاملی کوردستان لەگەڵ کرێکارە لەگەڵ سایقە لەگەڵ هەموو خەڵکێک ئەمەی دەکرێتن ئێستا ئەبێتە جێی پرسیار هەڵبەت کە من تەنها بازرگانانم لێرە بانگێش کردو و هاتوینەتە خزمەتیان تا گرفتەکانیان بکەنین لانی پەیوەندیدار چی بۆ کردوون و بۆچی لێرە نەبوون وڵا لایدی پەیوەندیدار وەکو بڵێم ژووری بازرگانی ئێمە نووسینگەی زاخۆمان هەبوو کاکلاتیف نازان مەعرەزوەریەک لە ئەنتاب هەبوو ڕۆیشتووە وێن دەرێ وەکو بڵێم سەرروکی ژووری بازرگانی هەر لەوێن دەرێ و لاینی پەیوەندیدار باشە لە ماوەی ڕابردووە ئەوان چیان کردووە ئەم ئیشە لە ژووری بازرگانی زۆر گەورەترە لە وەزارەتی زۆر گەورەترە دەبیتن حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم کێشە ڕاوەستن چکو لە دەستی بڵێم ژووری بازرگانیدا چ دەکەتن ئان وەکو وەزیر هەر خۆ هیچ نییە من ناوەکەیش نازانم بەڕاستی نەمبینی وەژن ئەم وەزارەتە نەمبینی وە ڕۆژێک هەر خۆی عاجز کرده بژ بڵێتن وڵا ئەمەی لەگەڵ کوردستان ئەکرێتن زڵمە نەبخوا نەوەزیرەکەم بینیوە نەوەزیر جارە قسەی کردووە بجایمە داوا لە سەرروکی حکوومەت دەکەین بەس ئەوە تاکە کەس دیفاع لەم کوردستانە ئەکەتن ئێستا برا گەورەیە با دیفاع لە
بازرگانی هریمی کردستان ج بکتن چکو شاد دماری هریمی کردستان لبازرگانی دایه هکر بازرگانی هریمی کردستان تیک بچتن براستیش بلکی زور کمپانیا هیا بلمی ترکیه یا اوروپیه بخوی برواتن لبغداد ولا مینای بصره مال بینتن بس اما وکو کردستان دبیت اما قبول نکنه همشته براستی یعنی بو ابوری هریمی کردستان تیک بچتن بو خلکی کردستان لسر جاده بێگومان ئەوەی کە ئێستا گوزارێت وەکووتم لە سەرتاش ئاماژەمان پێکرد ئەمە ڕێگریکردن نییە لە بار هەڵگرێک کە پڕ بێ لە کاڵە ئەمە هەر هیچ جیاوازی نییە لە تعریفکردن و ڕێگرتنە لە هەموو ئەو کارانە هەژمونی ئابووری کوردستان بەێ جاویان پێ نەهستێتن ئەوانەی لە هەرێمی کوردستان ئیش دەکەن بڵێن دوو لەسەر سی کۆمپانیا تورکیەکان لە هەرێمی کوردستانە بەدلیان نییە حەس ناکەن خەلکی عێراق بەخۆی باشە ئەگەر کاک ئومێت من ئەم پرسیارە لە بەڕێستانەکەم ئەگەر حکوومەتی عێراق سیستمێکی ڕێک دانێت پێتان وایە چارەسەرە یاخود یەکەم جار ئاماژەت پیاوتە ئەی ئەگەر ساڵێک تر بیانوێکی تری بێگرت زیۆن و حەوزرە کاکشڤان وتی مەسەلە لە هەمویان گەورەترە مەسەلە لەناو لە دەستی حکوومەتی هەرێم و لەگەڵ بەغدادا بەسەراحەت حکوومەتی بەغا ئەوەی ئێمە دەبینن تجارەت وەکو تهمەیەک دەبینن نازانم کاکە لە هەموو دنیا کەس وەکو سین معامل و دروستکردنی مەواد نییە بەڵام چی بخوازی ئێستا لە کوردستانەوە بنێرە بۆ سین طبیعیە ئێستیرات و تەزدیر لە هەموو دنیا هەیە خو لە هەموو دنیا ڕێز لە تاجر دەگرێت بەڕاستی ئەوەی لەگەڵ ئێمە دەکرێت لەگەڵ بازرگانی کوردستان بەڕاستی هەر ئێمە شەرم لە خۆ دەکەین یعنی سیارەیەک بنێری چوار ڕۆژ ڕێگا کراوە سیارە بێنە بار بکە و زوو شوفێر زوو خۆ بگەینە ئیخراجی ئەوەی معاملە دەکات زوو دەربێنە کاکە شەو بار دەکەن خەڵک ئێستا شەو تا 12 شەو بار دەکەن والله شەوێکی حتا سعسی بێ ینی عاملەکان لە مەغزەنیشیان والله وە ئیهانەیە بەڕاستی ئیهانەیە لەگەڵ خەڵکی ئێمە دەکرێتنەوە کاکە خۆ ئەگەر حکوومەتی هەرێمیش بەڕاستی لازمە زۆر لە ئێمە تێبگات کاکە مەعیش ئەم شەریکاتانە ئەم کۆمپانیانانە تەمەند ئەزانی چەند خەلک لە حکوومەت کرایەوە بەخێوی دەکات طبعا ڕزقی ئێمە هەمووی لەسەر ڕەب العالەمینە بەڵام کاکە ئەزانی لە هەموو کوردستان بەخوا ئەوەی هەژارن لە 150 لەسەر بازرگانان ئەژین باش ئێستا تۆ چەند کرێکارت هەیە من حدودی چلم هەیە لەو چلە چەندیان کارەکەن لەو کاتەیە کە ئێستا ئەم ئیشانەی ئێوە ڕاوەستاوە هیچ هەمووی بەتاڵ هەمووی لە ماڵەوە هەمووی چل کرێکار کە بژێوی لای تۆ بوو ئێستا چل ئایلە بەس من ئیش دەکەم ئێستا تەلەفۆنی مشتریەکان دەکەم بۆ پارە بەس کاکە خۆ نایە لەنە کاکە مە ئیش نییە دڕۆژ ڕێگا کرایەوە کاکەوە بار نەکە کاکەوە مەمنوعە کاکە ئەمە ئیش نییە بەڕاستی خۆ لە هەموو دنیا ڕێز لە تجارەت دەگرێت کاکە تجارەت دەولەت و هەرێم پێش دەخات بەڕاستی خۆ چ ئێمە چی ئیشی غەلەت ناکەین کاکە ماوەدێک لە تورکیا لە ئەوروپا دەکرین دێنن لێرە شتێک دەخەینە سەر خەلک دەخەینە کار و ئەیفرۆشین خۆ مشکلەیەکمان نەکردووە یعنی حکوومەتی عێراق باشە ئەگەر بۆ نمونە و بار هەڵگرەی کە تۆ هەتە کاڵایتیە ئەگەر بیبیتە یەکێک لە پارێزگاکانی خوارووی عێراق پێ دوایە لە ڕووی ئەمنیەوە تۆ پارێزراوە بیت هیچ تووشی هیچ مەترسیەک نابی ڕێگە و بانە مەترسی ستهاژە ئەم ئیشە سیاسیە بەس لە بینی کوردستان بەس یەک سایتەرە ئەزانی بەس لە مووسڵ لە سایتەڕەی سە دەربچی ئیشەکە تاویە بەس لێرە لە زاخۆ کاکە ئێستا ئەزانی سیارە لە خانەقین بارەکرێت لە خانەقین بوو بەغا وابزانم 2-3 سەعاتە لازمە لە خانەقین بێت سایتەڕەی سە دەرباز ببێت لە کەرکووک بارەکات ئەهێت لە کاکە ئەمە ئیش نییە کاکە بازرگانی هەرێم هەمووی ئەزانی ئێمە گروپێکمان هەیە 134 بازرگانی تایە هەمووی تا بەری بەرنامەکەش هەمووی قسەی خۆیان کرد کاکە باسی هەموو شت بکەن کاکە باسی وەزعی خۆمان بکەن کاکە ئەزانی کارە ساتە بەس لە زاخۆ دەربچوو تا هەموو کوردستان ئەزانی چەند مەغزەن چەند مەخازنی گەورە شەریکاتی گەورە هەیە دروستی کردووە لەوایە 20 میلیۆن دلاری لێدا بێت ئەو قرارەی ئێستا دەریان خستووە یەکێکیان پیویسی بۆ مەغزەنانە نابێت بۆ شەریکانە نابێت
باشە ئەگەر ئاڵتون قایا ئەو ڕوژە ئێوە خوتان وابزانم قسەیان لەگەڵ کردوتی کاکە من 400 نەفەرم هەیە خۆ جێگاوی جێگایەکی گەورەیە هیچ کەم لە بازرگانەکان کۆگاکانیان بردوتە نینەوە هەندێک بازرگان وابزانم بردوێتی بەس ینی بەو شێوە ئەکو مالەکە لە ئێرەوەش ناوەتەن ئەفۆن قسە دەکەی ئەم ئیشە دەوام بکەیت هەمووی دەبن بەس تا چەند آخر لەوێ پارێزراوە بن پارێزراوەکەش بێلە ینی ئەمە حکوومەتی عێراقە من بەخۆم لە قەنەعەتی مندا ینی بەڕاستی ئێمە کوکاش دەبن لە بەغدا دەکەین لە مووسڵی بەس سبەی دوو سبەی دەڵێتن دەبیت ئەوەی مقیمی بڵێ مووسڵ و بەغدا نەبێت عەرەب نابتن لە ئێرە جێگاش بکەتەوە ئەوان مالیش لەسەر ناوی بێت ئەمە هەمووی عێراق ینی پیلان پێنگا و داوایتن ینی ئەمە لە دەستپێک و گومریکیان داینا نازانم گومریکێکی کێمیان لێ وەردەگرت بەمە نافیس 72 ساعت ئەمە چارەسەر نییە چارەسەر ئەوەیە ئەم گومریکە هەڵ بگرێت لە ئێرە یانیش حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی ئەمەژ هەموو گومریکەکان دابخرێتن هیچ مالێک نەڕواتن بۆ تەرەفی بلێم خاروی عێراق حتى ئەم کێشە چارەسەر نەکرێتن بارێگا نەدەتن وەکو بازرگانیش ئێمەژ حاضرین ئامادەنە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مال نانێری باشە کاک بورهان بەڕێستان ئاماژەتان بە قسێ کرد ئایا ئێوە لەگەڵ بازرگانە عەرەبەکان مامەڵەکانتان ئاسانترەیە خود کوردەکان طبعا کوردەکە هەرەمە مێ و باژارێ مێ و ملەتیت منە درستە ئەم زۆر خوشحاڵین گەلڤان ئێکود و ئەم شوولی تکینە یعنی ئەف تەنگاڤیە هەنێ بەس نەل vêrê herêmê dev mejî li Bakurê Kurdistanê nefsî haletî ye mejî wê de mexzen hene û amil hene û mihasib hene ev şît henê hene yanî ser vêrekê de sayîq û yê tên vêrê sayîqek tê gaza xû heker احتیاجی خود کیمیایی خود ویری دکرد دبت نفس حالت دف مجی تأثیری دکرد نه بر ملت یاد بجم ام تاجر طبعا ریز بو بازرگانی هرمی و عراقی همیش که هنه ام رخی ترکا ما تقریبا يعني ابنوفا بحري دنا كيش وقتي ما ببيتنا كيش دفاري بتنا كيش دولتي بتنا امشين تجارة خوب ماشين بس ما نبدنا تأثير فيري بيت كرن أفات يتمنى درسته يعني أري زور يعني قلا خوش ترى الفيري تجارات وفيدا شنقو سيا رجا شا رجا امتنين فيري ساكتنا هكذا ببين دفرات يتر احتمالا كي وايفا بيس رجا هيفا كديمينتنا ام كايشنا مرحلك ولي يعني وك براتيكي بورها كرما فيتنا وك مشكلة كاك شفانجي قوتي نفسي حالتي بو بازرگاني هرمي بو حوالا يعني بغداد درسته معمله انقل وشول دكينا بجن برا افا عرب تينا ملي جنوبي تينا موادش ما ذكرنا اسبوع كده رجا ده بري واتينا يعني اوجي احتمال بري خوب دنويري هدي تجارات سر ما جي سكنتنا يما هيفا كي دو هيفا جي جنود منتنا يفاكي رافس كرن شون دجي زفرادن يعني ام قالك حالك تانغو فيدانا ام جار دي شينا جارك بجيد بجم يعني ام تاجر هر وقتی امشین حالت فکیه چاره سری که بخو پیدا بکین بس ویده مدویدنا چاوی ول بری ول ملتی بتله يعني هنده تقریبا افا 13-14 هزار کس کاکمیدی گوتیر بس بس مجمع تجارية يرسرفون شراء شول دكتنا سايق وحلاق وتيل وافتشت هني حميشك تأثير هرم يدكتنا جاء لم تاني برستان وكاك برهان من او يعني اشتي برساركم لا دروز بوا هنديك له كومبانيا كان وكالت يعني هي امانه نابته كيش وكالته كان دورنا كونه لوكيله كان يعني ببرن اقدم القل معامله هلا باشا بيويستا ام هند مواد افصله شواب كيشي او جدي في حزر اخو حسابه خود كنا مواد خام ذكر يعني شد بيجن شو ابو بيجم يعني وك هزر خويا صولانات كدنا السرمه بله فرض كان بيويستا هون هند سواره بكيشي بيجن تارجت لما وي ام صار وين هشتا بار هالقرتان باشا ام فو تارجت يعني بجهنيني طبعا سزايت وهنا يعني او جزويت وهنا زور سرمه هنا يون دي بيجنا بجهنين ده بري خوب دن ده بري ترجع ترشوك يون
شركه ئێستا ینی بازرگانەکانی عرب بۆ خۆیان ڕێگەیان دیوە ئەوەی حکوومەتی عێراق دەکرد چکە لە بەرژەوەندی ئەوەندایە ئەچن لەگەل کۆمپانیە تورکیەکان لەگەل کۆمپانیا ئەوروپیەکان قسە دەکەن ئاڵێن ئێمە وەکالەتمان دەوێت بڵێن وەکالەت لە هەرێمی کوردستانە ئاڵێت نا ئێمە تەرەفی برێن بەغدا و عێراق جیاوازە زۆر شەریکات هەیە ئێستا دوو وەکالەتیان داوە ئی کوردستان برێت بە کەیفی خۆی برا ئەوە کوردستان هەرێمی کوردستان جیاوازە و عێراق جیاوازە وەکالەتیان ژ لێستاندووە زۆر شەریکە هەیە و عێراقی وەکو بازرگان ئەڕۆن و بەڕێگای حکوومەتی عێراق بە میلیشیەکانەوە دەڕۆن ئەو وەکالەتە باشەکانیش وەردەگرن یعنی ئێستا ئەوەش بووە کێشە یعنی زۆر بۆ کۆمپانیا هەیە ئێستا لەم زاخوا جوم لێ بووە ئێستا وەکالەت عێراق هەمووی لە دەستدا بوو ئێستا بەسی هەرێمی کوردستان لە دەستی داماوە ئی عێراق جیاواز کراوە ئەمە هەمووی پیلانە ینی بەڕاستی بەس لەسەر بازرگانی هەرێمی ئەو کاتە وەکالەتەکانیش دەستیان نەکێشنەوە هەرێمی دەرکەن هەمێچن بەغدۆ گەلک معامەلەم دچین دەفۆنۆ بێژن مە کەکو ئەڤەنێ بەغدۆ وەکیل هەلا تێن تەڵاب بکنە و پۆرێ خۆشی يون كوش هتنيرين يون ما بدن باقي اسبوع كده بوري وبومتين يعني بيت بشكل هني بردوام بكنا وكونت الدسي هرمي دجينو منتنا راستا بهميشن بغدو باشا كاك وميت لماوي رابردوها چه ئاستەنگێکی دیکە هەبوو بۆ نمونە لەوانە کە دۆلار بە نرخی فەرمی ئەدرا بە بازرگانێکی عەرەب ئەدرا بە ئێوەش بە نرخی 132,000 طبعا هەر ئەو کێشەیە ینی ئێمە چی مەسەلەن ماوەدمان لە معاملەکان دەکرین ئێمە لەگەڵ بانقەکانی کوردستانیش ئیش دەکەین باشە شتی خۆمان تەقدیم دەکەین و بۆ ئێمەش ئەنێرێت بەڵام فەرق و جدای هەیە لەگەڵ هی بەغا و لە هی ئەقلیم چۆن بوو فەرق و جیاوازیەکە چۆن بوو ینی چەندێک مەسەلەن وای لێ هات ناوەکانی کوردیان قبول نەکرد هیچ ناوی شەریکەکان لازمە بکەن عەرەبی هەمووی ئێستاش هەر ناوێکی کوردی بت قبول ناکەن دەبێت مانایەکەی بە عەرەبی هەبێت حتا ناوەکانتان تۆمار ناوی شەریکەکان بەڵێ باش ئێستا ئەوە دەستی پێکرد ئەبێ ناوەکەت عەرەبی بێت حواڵاتیان بە 2 مانگ 3 مانگ بۆ ئێوە کرد بەڵام بۆ بازرگانە بە هەفتەیەک ئێستاڵێ بێ بارەکەت ڕاستە خۆ بێنی بۆ ئەو شوێنە ینی چاوەڕێی چی دیکەکەن ئێوە وڵی چاوەڕێی چی دیکەکەن چاوەڕێ دەکەین ئێمە حکوومەت عێراق هەمە هەر بازرگانی لە هەرێمی کوردستان نەهێلتن کەسێک ماڵ نەینە تێرە هەر کۆمپانیەکی لە ئێرەش بتن بچتن یەکێک بڵێم بچت لە بەغدا 151 بەیەکی عەرەب بداتن حتا بتوانێت شەریکەی خۆیش تەسیس بکاتن یعنی ئێمە چاوەڕێ دەکەین یعنی عێراق هەر پیلانێکی هەبتن لە دژی ئەم بازرگانیە لە دژی خەڵکی کوردستان ئەکتن و بەڕاستیژک دەکتن یعنی عێراق ئەوەی پێی دەکرێتن دەکتن و تەقسیریش ناکات بس ئەمە لەسەر ئێرە دەبیت حکوومەتی کوردستان بەڕاستی يعني ئەمە کێشەیەکی زۆر گەورە من نازانم ینی هەر حکوومەتێک ینی هەر دەولەتێک بازرگانی زۆر مویمە تێدا یعنی شادەماری هەر حکوومەتێک بازرگانیە دەبیت بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم کێشە بێتە دەنگ لە کاتێکە کاک حاجی شوان کە بەشێک لە ڕاوێژکارەکان داوایان کردووە کە کۆمپانیەکان یاخود بازرگانە بیانیەکان بێن ڕاستەوخۆ لە عێراق ئاسانکاریان بۆکەن و مامەڵەکانیان لەوێ من بەخۆم شخصی لەگەڵیان دانیشتومە باشە پێش ئێستا چەند مانگێک چوومە لە بەغدا لە کەربەلا لە میسان لە بەسرا ئێمە دانیشتووە حتا غورفە تجارەکانیان شک و لەگەڵ ڕاوێژکارەکانیان شک و لەگەڵ حکوومەتەکە یا هەمویان پێکەوەن حەزیان لێ ئەم کۆمپانیانەی لە کوردستان دوو لەسەر سی کۆمپانیەکان لە کوردستانن بینە بوولایی ئەوان لەوێن دەرێ مەغزان بگرن لەوێن دەرێ عاملەکان ئیش بکەن لەوێن دەرێ حرەز بچتن یعنی جویان بەوە نایەتن ئەوەی کوردستان ئەکرێتن بەڕاستی حەزیان لاوەیە و بجا ئێمە دەڵێن بەڕاستی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەریەک بکاتن بەس باشترین چارەسەری لە لای ئێمە وەکو بازرگانی زاخۆ ئەڵێن دەبیتن ڕێگا هەمووی دابخرێتن بە هیچ شێوەیەک ماڵ نەچێت بۆ عێراق حتى ئەم کێشە ئەم گومرکە لە ئێرە نەمینێت نە 72 سعات و نە 100 سعات و نە 4 ڕۆژ و هەموو ڕۆژە گاڵتە بە بازرگانی هەرێمی کوردستان دەکرێت بە خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت ئەمە قبول نەکرێتن ڕێکەوتنێکی بەخوت هەبێت ینی هەموو جارێک ئەڵێن تەواوە پشتی مانگێک هەردیسە پیش دەبێتەوە ئێستا ڕێکەوتنێکی بکن لازمە عەقدێکی درێژخایەن بێت بەڕاستی ئیش بەم شکلە ناکرێت ست ینی ئەم کۆمپانیانە تاکەی تحمل دەکەن با 2 مانگ با 3 مانگ 4 مانگ تحمل بکەن تحمل ناکەنم ینی چونکە مەصرفیان زۆرە
هەر یەکی چەند موظفی هەیە کرێ هەیە یەک دنیا جا مەسئولات ئەمە هەیە. کاک ئومێت هەڵبەت ئەمە کێشەی هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستانە توی هاوڵاتی کە لەم هەرێمی کوردستانەیە ئەمە کێشەی تۆیە ئەمە زەرەرە لە تۆ ئەمە لێدانە لە بەهاو قیەمی ئێمە لەبەرەوەی ڕێگریە لە تواناکانی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە وەکوتم زەرەرەکە بۆ هەمومانە بەڵام لە ڕووی مادیەوە زەرەری چەنە پێکەوتووە لەو ماوەیە کە ڕێگری کراوە باوەڕ بکە طبعا ئێمە کە کۆمپانیای بازرگانی پێویستە لەسەر ئێمە لە هەموو کۆمپانیەکان لازمە ئیش خۆی نمووی تیا هەبێت چونکە ئەگەر نموو نەبێت پێش ناکەوی هەدەفی هەموو کۆمپانیەکان ئەوەیە مەبلەغێکی بەقوت دەکاتە ئیشەکە بۆ ئەوەی قازانج بکات ڕیسکێکی بەقوت ئەکات بۆ ئەوەی قازانج بکات یعنی مەسەلەن ئەم کوگایە ئەبینی لەوایە حدودی مثلا 500 ملیۆن دینار ماوەندی تیابێت زیاتریش ئەم کێشەیە ئێستا ئەگەر داوام بکات ئەمە لەوایە نیوقیمەتیش نکات ئەمە چی ریسکێک ئەمە چی یعنی یەکێک ئەم ریسکە بکات پێویستە ئێمە تجارەت بکەین پارە قازانج بکەین نەک مەسروفاتی خۆمان بەڕێژەی سەدا چەند زەرەرە کردووە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە ڕاگیرەوە یعنی ئیشی ئێمە لە سەدا سەد لە سەدا سەد وەستاوە زەرەرتان هەر وەستاون مشکلەی بەری ئێستا وت ئێمە نێزیکی ئاگرەکەنە بەڵام خەلکی تر لە 2 مانگ 3 مانگی تر پێدا حەسن چی لە وەزعەکە دێت نەک لە زاخۆ هەموو کوردستان نەک مەسەلە بە زاخۆ نییە ئێستا لە گروپەکان جەماعەتی ئەوەش لەگەڵ ئێمە هەنە جەماعەتی سلێمانی هەولێر کاک حاجی شەوان چەند زەرەرتان کردووەوە زەرەر بەڕاستیە زەرەرێکی زۆر گەورە دەکرێتن بەس خۆت و چی بکەیت و ناڕاوەستێنی لە زەرەرەکە ئێمە بڵێن ناتوانم بڵێم چەند زەراری کردووە بە زەرار زورە ینی لە هەموو شتێکەوە دەکرێتن ینی تو لە کرێ مەغزەنەکانت و کاتبت هەیە و عاملتەیە و مەسرەفەکانت زۆر زیادە یا ئەوەی کە ئێستا دەرێت کاک حاجی ئەو بەرهەڵگرانەی کە وەستاوە بۆ نمونە چەند ڕۆژە وەستاون دوێنێ قرارەوە تا ئێستا گمرک گراوە خەلکەکە هەمووی بەدەست بارکردن کرد وڵای ئەم مەغزانە ئەوە بزانم شەوی دیکە حتا سعسی شەو ئیشیان کردووە ئەی باشە چەندی باج و گومرگێتە سەر چۆن تووشی سزا بنەوە کە ئەو هەموو کاتە لە دەواازەکە بوەستێنرێ طبعاً خوسایقەکە بە بەتالی لەوێن دەرێت ڕادەوەسێتن دڕۆژ و سێ ڕۆژەوەش کری خۆی دەوێتن ئەمە هەمووی ینی زەرارە لە بازرگان و لە هەموو کەسێک دەکرێت مەشاکل لە ئیش مەشاکلی ئێمە ئێستا گەورەترە لە ینی وات لێ دەکاتن وات لێ دەکات بێزار ببی واز لێ بینی ئیش نەکەی ئەوانە بە کەیفی خۆیان ئیش بەداخەوە من چەند جەخت دەکەمەوە بە مەبەست ئەم پرسیارم کرد کە زەرەری ئێوە چۆنە بەڕێستان ئێوە ئەوەندە لایەنە ئینتیمای نیشتیمانیەکەتان بەلاوە زەرەرە سوپاسستانەکەم کە ئەوەندە جەخت ناکەنەوە لەسەر ئەوە هیچ لە ڕووی مادیەکەەوە زەرمەند بوون بەڵام ئێوە بەبەردەوامی جەخت دەکەنەوە کە ئێوە زەرەکە لەوە گەورەترەکە مەسلەی شخصی نییە ئەگەر مەسلەی شخصیە کاکە ئێمە هەموو بازرگانەکان نەک بەس ئێمە هەموو بازرگانەکان کەس پێویستی بە ئیش نیازانی هەموو ئیمکانیاتی خۆیان هەیە ئەتوانن بژین خراپیەکە بوو ملەتە بوو ملت بۆ ئێمە نییە من ئێستا کۆمپانیەکە دادا هەموو خۆی ئەتوانم بژین ڕاستە مەسلەی تاجر نییە بەخوا مەسلە ملەتە ئێستا کاکە چل شخص لای منە بەخوا ژیانیوی لەسەر ڕوژانەیە هەموو کریکارەکان هەر لە هەمووی صاحب ئایلەنە لەسەر ڕوژانە 30,000 40,000 قازانج دەکان دەبنە ناو مان و مناڵی خۆی کاکە لە گومرک حدودی 1000 عاملی هەیە گومرک ئیبراهیم خەلیل ئەگەر سیارەکان نەیەن ئەی ئەوانەش ئیشیان لەسەر ڕوژانەیە ئەم ئیشە بۆ هەموو کوردستانە ئەم ئیشە ئێمە داوامان لە بازرگان بە تەنیا نییە ئەمە نە هەر بوو بازرگان هی ئەخیرە بازرگان هیچ مشکلەی نییە طبعا بەرامبەر بە خەلکی تر بۆ هەمومان کێشە بەڕاستی ئێمە کێشەکە بۆ کوردستانیانە لە باکوور طبعا نفس حالتي يعني أمجي تقريبا سري صديق حفتي بوكوريا كردستان تجارته جيانا والسر هرمون كردستان هرمي كردستان طبعا يعني نفس حالتي الدف مجي كاكميت قصق قلق وش قلت يعني أم بازرقان دي هر حالتك
بو خو چارەسەری کێ بکەین vê dê ticareta em nekîn Çîn Tirkiye bikîn Tirkiye nekîn Çîn Ewropa bikîn yani imkaniyetê me hene min vî ez vê bînim ziman yani heker tişt giran jî biçe dê her tesîr milletê bikir yê xwarinê jî rib akibet dê sibahî pê sada kir her dê ticaret devam biketine ya duyê jî ev hûlê dimînitne tarîxin û cew jî germ e دروستە يعني مواد جي مينتنا مواني خارنينا ده رجا 15 رجا مينتنا نافوها سنة دوت سيارة ده أفا بو صحته عالم يجينا باشا ڕاستە بەڵام کاتێکە بار هەڵگرێک خۆراکی پێبێ کێکی پێبێ پسکیتی پێبێ شیرینی پێبێ یاخود خۆراکی دیکەی پێبێت ئاسانترە لە هەرێمی کوردستان داگیرێت لێرە کە کۆگاکانم بینی هەمووی کۆگای باشە ساردکەرەوە هەیە لێرە ئاسانکاری زیاترە بەڵام بەغدا دیارە ئەمەش لەبەر چاو ناگرێت کە ئەم بەرهەمە خراپ ئەبێت تا ئەگاتە ئەوێ بە شێوەیەکی باش هەڵ ناگیرێ جا ئەو کۆیڵە زەرەرەکە لە ئێوەش لە خۆشیە درێت تەنها لە پێنا ئەوەی کە هەرێمی کوردستان ئابووری هەرێمی کوردستان قۆرەخ بکات یاخود ئاستەنگی بۆ دروستکات ئەمەوێت هەر یەک لە ئێوە بە ناوی سەدان بازرگانی دیکەوە داواکاری خۆتان پێشکەش بکەن بەڕاستی من وەکو شخصی داواکاری بەس یەک کەسمان هەیە جەنابی برا گەورە لەسەر ئەم کێشە ڕاوەستێتن ئەم کێشە چارەسەر بکرێتن بە شێوەیەک بتن لەگەل عێراق ئەم کێشە بە دوماهیک بینت ئەم گومرکە نەمینتن بازرگانی هەرێمی کوردستان دیسا بکەوتە سەر ڕێچکەی خۆی درست ئێمە ئەو داواکاریەمان هەیە لە جەنابی برا گەورە بێتە سەر خەت مەسەلەکە بازرگان بە تەنیانە مەسەلە کرێکارە مەسەلە مەطعەمە مەسەلە فندەقە مەسەلە هەموو خەلکێکی فەقیر و ژال لەسەر ئەو بازرگانانە ئیشی دەکەن ڕادەوەستێت دەربایەکی ئابووری لە هەرێمی کوردستان دەکەوت ئەوە شەڕێکی ساردی ئابووریە لەگەر ئێمە دەکرێتن داوا لە جنابی برا گەورە دەکەین لەسەر ئەم کێشە ڕاوەستێتن باشە کاک ئومێت ڕێگە چارە چییە لای تۆ چونکە ئەزمونێکی گەورەت هەیە لە ناو بازرگانیە و ئەزانی کە چی بکرێ باشە داوای من طبعا عراق خوی ئەڵێت ئێمە نامانەوێت براکانی کورد ئێمە دەمانەوێت یەک بین باشە ئێمەش مشکلەمانە با یەک بین لە عێراق لە بەسڕات ها زاخۆ لازمە یەک شت بێت نابێت ئەم شەڕە لەگەڵ مواطن بێتکردن ئێمە داوامان هەیە لە حکومەتی هەرێم لەگەڵ بەغا لە هەموو دنیا کێشە هەیە مشکلە نییە کێشە لە هەموو دنیا هەیە بەڵام کێشەکان چارە ئەکرێت نەک لەسەر حسابی هاوڵاتی با کێشەکانی خۆیان چارە بکرد مشکلەمان نییە بەڵام ئێمە لە بەسڕە تا زاخۆ لازمە یەک حسابی چونکەڵێن ئێمە یەکین عێراقی هەموو یەکنین جنسی ئێمە عێراقیەت چی بکەین باشە ئێمە لازمە حسابی ئێمە هەموو وەکو یەک بکرێت ئەم شتانە نەمێنێت ئێمە قبول ناکەین یان نەکەین باشترە یان ڕێکەوتنێکی بەقوت و بە عقدێکی درێژخایەن نابێت ئیدیجارێکی تر ئەمە 4 ڕۆژ و 2 ڕۆژ و ئەمە کێشەیە ئەمە نابێت ئەمە مەمنوعە ئەمە نازانم چییە ڕێکەوتنێکی باش بکرێت هەموو ئێمە هەمووان یەکین تجارەتیش ئیشێکی پیرۆزە معیشەتی خەڵک لەسرە معیشەتی هاوڵاتی و دەولەت هەمووی لەسەر ئەم بازرگانە خۆراک و قوتی خەڵکە بەڵێ قوتی خەڵکە ئێمە هەمووان ئیشی ئێمە کاکە ئەگەر ئەم ئیشە نەکەن ئەی چی بکەین خو دەولەت ناتوانێت هەموو کەس تەعین بکات و وەکو دەولەتی ئەوروپا معاشی خەڵک بدات ناتوانێت ئەوە ئێمەش ئەزانین باشە دابین هەر پێویستمان بە بازرگانی هەر بازرگانی لە هەموو دنیا کرێت کاکە تورکیا لەوایە حدودی 100,000 معمەلی هەیە بەڵام سەیری مارکێتەکانی ئەوم کە هەمووی ماوادی ئۆروپی تایە کاکە خوب مەسەلەن خەڵک هەیە ماوادی تورکی دەخوازت خەڵک هەیە بەخوا ئێستا معمەل کراوە لە دهۆک معمەلی عێراقیە صنع فی العێراق نووسراوە کێشە بوو دروست دەکات لە سەیتەرەکان مەسەلەکە ئێمە نین مەسەلەکە سیاسەتە کاکە خۆتان لەگەڵ یەک ڕێک بخەن بە چ ڕێگایەک جاران هەردوو حکوومەت مەجبورە هەندێک شت بکات لەسەر لەبەر مەسلحەتی هاوڵاتی ئەگەر خۆش بێت ئەگەر ناخۆش بێت با ڕێکەوتن بکەن نەک لەسەر حسابی مواطنەکە بێت خەڵکەکە بێت با ئەمیشە نەمێنێت بەڕاستی تووزێک دڵم خۆشە بەم وەزعە ئەزانی تا ئیشەکە پیش نەبێت ئاوەدان نابێت تا نەوەستت عیلاج نابێت چونکە ئەم کێشە ئەمە چەند ساڵێکمان هەیە بەڵام بەداخەوە نەک حکومەت حتا ئەعلانیش دەوری نەبوو بەڵام
دەستخۆشی لە قەناتی 24 دەکەین ئەم مانگە زۆر خۆی ماندوو کردووە بەڕاستی ئەوە ئەرکی ئێمە جا ئەرکی میدیاوەیە کە بە دوای خزمەتکاری خەڵک بێت خزمەتی هەموو بابەتە نیشتی بە تایبەت ئێمە هەمیشە وەکو کوردستان 24 وتومانە کە ئەرکی ئێمە ئەرکێکی نیشتیمانیە من هاتوومەتە ئێرە وەکو کێشەی نیشتیمانی قسەی لەسەرەکەم نەک تەنها پارە و بازرگانی و ئەو بڕە خۆراکە بێکە ماوەتەوە کات بورهان بەڕێستان داواکاریتان شێ بە کورتی پێمان بڵێن وديشخوا قالك ممنون سباس بو قناه 24 و بو تجي وقف مشكلات ما تينان ده زمان هي فيد كينا شورا سريك بيت كرن بس نا مانغانا بيت بدل كرن تشتك يا قرارك ولا بيت دون امزون سري مرسر تشيا وشو لي مام شو بكين چونكو بدايات تجي مقود يعني صالانه تارجتت مهنه درسته جو قرارك توزع بدوني نهار روش شكل لك تشتك هذه في بريس سرود كينو ويج على ديوما شورا سر بكت زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس کە هاتن ئەمڕۆ ئێمە لە خزمەت ئێوەیان بێگومان هەموو گرفتەکان دیارن ئێستا کێشەی ئێوە کێشەی ئێمە و کێشەی هەموو هەرێمی کوردستانە هەر یەک لە بازرگانان کێشە و گرفتەکانی خۆیان بە کەسی باز نەکرد ئەوان وتیان کێشەکە لەوە گەورەترە کێشەکە بۆ هەموو هەرێمی کوردستانە مەترسیەکە لەسەر قەوارەی هەرێمی کوردستانە ئەوان زیانەکانی خۆیان وەلا ناوە پێیان وایە کە ئەمە زیانێکە بۆ هەرێمی کوردستان کەواتە با ئێمە هەمووان یەکدەنگ و یەکدەست بین لە پێناو پاراستنی ئەم قەوارەی هەمانە لە پێناو پاراستنی هەرێمی کوردستانە و ئێمە ئەمڕۆ لە نزیکەوە گوێمان لە گرفت و کێشەکانی بازرگانان بوو نوێنەری بازرگانان بوو کە ئەیانەوێت ئەوان بە ئازادی لە هەرێمی کوردستانە کار بکەن و بازرگانی بکەن تەنها و تەنها ئەمە داواکاری ئەوانە هیوادارین کە کێشەکانیان بگاتە لایانی پەیوەندیدار بتوانن لایانی پەیوەندیدار ڕێکەوتنێکی کۆتایی و چارەسەرێکی بنبڕ بدۆزێتەوە بۆ ئەم کێشانە نەک هەر ڕۆژەی کێشەکانیان بگاتە شوێنە چونکە ئەمە پەیوەستە بە قوت و ژیانی هەر هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانەوە پەیوەستە بە دەستی کار پەیوەستە بە کرێکارێک کە منداڵەکانی و بژێوی منداڵەکانی لەسەر ئەم کارەیە سپاسانەکەین کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون هیوادارین کە خزمەتێکمان بە هەرێمی کوردستان و نیشتیمانەکەمان کرد بێت